تا دێت هاوکاریە داراییەکان بۆ دەستگای خێرخوازی بەخشین بە مەبەستی ئەنجامدانی پرۆژەی خواردن لە کەرتی غەزەی فەڵەستین زیاتر دەبێت. ئەم خێرخوازە ناوی سیروان عەبدوڵڵایە 5500 دۆلاری بۆ بەخشین هێنا و داوای لە دەستگاکە کرد بۆ شیری منداڵانی کەرتی غەزە خەرجی بکەن. پێمان خۆش بوو لە بۆ منداڵانی ساواکەوە لە مردن ڕزگاریان بکەین کەوا شیریان لە بۆ بکڕن و لە بۆ باقی خەڵکەکانی تریش. خۆشەویستترین کەس ئەو کەسەیەکەوە یارمەتی ئینسانەکان بدە، باشترینتان ئەو کەسەیەکەوە سوودی لە بۆ خەڵەکەبی، ئەدی مسلمان، ئەدی ئەو کەسێک کە براتە ئەوەی کە خوشکتە. لەبەر هەندێ ئێمە پێمان خۆشە بەردەوام لە خزمەت بین، هەتا ئەو حاڵ و وەزع ئەو هابی هەر بەردەوام دەبین و یارمەتی دەردەبین و ئەوەی پێمان بکرێ کەم و کوڕی تێدا ناکەن. ئینشاءڵڵا خوای گەورە لە هەموو لایەکی قبوڵکە. ئەم گەنجانش لە ناوەندی دەوروبەری هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانن بە هاوبەشی لەگەڵ بەخشین کۆمەڵێک هاوکاری داراییان کۆ کردوتەوە و خەریکی ژماردنین. تیمێکمان دروست کرد لەو گەنجە دڵسۆزانە لە قوتابیان لە دابشمان کرد لە چەندین مزگەوت لە ڕۆژی هێنیدا و لە سەیدەلیە و لەو شوێنانەی کە گونجاو بوو لە دوکانەکان داماننا. سوپاس بەخوای گەورە پارەشی زۆر باش خڕبوویتەوە، نزیکی 8 میلیۆنە خڕبوویتەوە. ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان هەڵسەین بە کۆمەچی کۆکردنەوە بۆ برایانی و خوشکانی لێ قەوماوانمان لە غەزە و سوپاس بۆخوای گەورە خەڵکێکی زۆر بەدەم بانگوازەکەمان و هاتن و ئەوەندەی لە توانایاندا هەبوو بەخشیان. بەرپرسی نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشینیش دەڵێت لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوودا 70 پرۆژەیان لە نێو کەرتی غەزە ئەنجام داوە و تەنها ئێوارەی ڕۆژی شەممە لە ڕێی 15 پرۆژەوە 17,000 کەس خواردنیان بۆ ئامادە کراوە. من دەمێ باز لە 10 ڕۆژی ڕابردوو بکەم کە دەستگای خێرخوازی بەخشین ئەو هاوکاریانی کە کۆی کردەوە. سوپاس بۆ خۆی گەورە، سوپاس بۆ خێرخوازان توانی 70 پرۆژە لە ناو کەرتی غەزە ئەنجام بدە. تەنها دوێنێکە دەستگای خێرخوازی بەخشین لە ناو غەزە 15 پرۆژەی ئەنجام داوە کە پرۆژەی دابشکردنی ئاو دابشکردنی خواردن بوو بەسەر خەرکی برسی ناو غەزە کە بڕی 10 دەفتەر و 50 وەرەقات تەنها دوێنێ دابشکرا 17,000 کەس تواندرا لەلایەن دەستگای بەخشینەوە خواردنی پێ بدرێت. سەرباری ئەو قەیرانە داراییەی بۆیان دروست کراوە. خەڵکی هەرێمی کوردستان بە پاڵنەری ئاینی و مرۆڤایەتی خەمی برسیەتی و زجی خاڵی خەڵکی غەزەیانە. دەستگای خێرخوازی بەخشینیش بۆ ئەو مەبەستە لە سەرتاسەری هەرێمی کوردستان کەمپینی بۆ کۆکردنەوەی هاوکاری دارایی ڕاگەیاندووە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.